زۆر باشە جەمال هەر لەسەر مەسەلەی حەشدی شعبی و دەرکردنی هێزەکانی ئەمریکا ئەم سونە و هەم کورد دەڵێن ئەمریکایەکان دۆستمانن و داگیرکارنین و خۆبەخشن تەنها شیعە دەیەوێ لە عێراق بچنە دەرەوە واتە ئەمریکایەکان ئێمە لەسەر ئەم بابەتە میوانێکمان هەیە پرسی زیاتر لەگەڵ میوانەکەمان دەکەین میوانەکەمان بەڕێز ڕەحیم عەبودی سەرکردە لە ڕەوتی حیکمە کە ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە بەڕێز عەبودی شەوتان باش زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی هەواڵەکانی کوردستان 24 بەڕایەوە چوارچێوەی هەماهەنگی تا سەر مەبەستم تا کۆتاییە پشتیوانی لە حکوومەتەکەی سوودانی دەکات بسم الله الرحمن بنای خۆی بەخشندەی میهرەبان زۆر سپاس بۆ ئێمەدا ئێوارەتان باش لە ڕاستیدا چوارچێوەیە هەمانجی و سەرکەوتووی چوارچێ هەمانجی سەرکەوتنی چوارچێوەی هەمانجی سەرکەوتنی سوودانیە لە هەمان کادا لە ئیدارەدانی دەوڵەت و سەرکەوتن بەسەر بڵین و کردنەوەی پرۆژە خزمەتگوزاریەکان و پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بە گەلی عێراقی لە هەمان کاتدا پابەند بوون بە کارنامەی حکوومەت و لێکتێگەیشتن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانەوە و تەواوی لایەنە سیاسیەکان ئەمە چەسپاندنی سەقامگیریە لە هەمان کاتدا بەڕاستی ئەمە کۆششی سیاسی زیاتری دەوێت چوارچێوەی هەماهەنگی کۆششی زیاتر دەکات بۆ پاڵپشتیکردن لە بەڕێز سوودانی بێگومان چوارچێوەی هەماهەنگی دەستبەرداری سوودانی نابێت ئێمە لە ڕەوتی حیکمە پاڵپشتی بەڕێژدی پاڵپشتی لە بەڕێز سوودانی دەکەن بۆ هەموو ئەو بڕیارانەی کەوە دەریکا کە پێمان وایە بڕیارەکانی سوودانی لە خزمەت گەلی عێراقیدان بەلێ برێز عەبودنەها li gor ve ev biryarên dadgeha federalî ji bo hikûmeta Sudanî pirsgirêkan durust nake? هەموو بڕیارەکانی دادگای فیدرالی بەڕاستی لە بەرژەوەندی تەواوی لایەنە سیاسەکاندایە ئەوانەی کەوا باس لە جێگیرکردنی یاساکان و جێبەجێکردنی دەستور و ڕێوشێنەکانی دەستور دەکەن و هەروەها پارێزگاریکردن لە بەرژەوەندی هاوڵاتیان لە هەموو عێراقدا هەروەها بەرژەوەندی گەشتەکانی گەلی عێراق بۆیە ئەوەی کە پێی دەڵێت ناڕەزایەتی هەبێ لەسەر بڕیارەکانی دادگای فیدرالی بەڕاستی هەمیشە لە چێوە دێت لە بابەتێکی دیکەوە دەوێت چونکە پێویستە هەندێک جار سازش هەبێت بۆ بەرژەوەندیەکان بۆ بڕیارەکان ئەگەر هاتوو بڕیارەکان لە بەرژەوەندی گەلی عێراقی بێت چونکە دادگای فیدرالی کۆڵگەیەکی گرنگە و بڕیارەکانیشی پابندن لە هەمان کاتدا بۆ تەواوی لایەنە سیاسەکاندا چونکە بڕیارەکان وەکو گوتمان جێبەجێ دەکرێن وشە بە وشە چونکە ئەگەر هاتوو بڕیارەکان لە خزمەت بەرژەوەندی گشتی بن بەڵێ باش بەڕێز عەبودی تۆ زۆر پشتیوانی لە دادگای فیدرالی دەکەی بەڵام هەموو بڕیارەکانی دادگای فیدرالی دژی کورد و خەڵقی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و نادەستوری و نایاساییشن چونکە دادگاکە خۆی نادەستوریە چۆن ئێوە پشتیوانی لەوە دەکەن یەکەم شێتە ئەمە بۆچوونێکی جیاوازە بۆچوونی لایەنێکی سیاسی ئێمە ڕێز لە هەموو بۆچوونەکان دەگرین بەڵام سەبارەت بە دادگای فیدرالی بەڕاستی هەندێک ناکۆچی هەیە وەکو گوتمان چونکە دادگای فیدرالی لەسەر بنەمای هاوبەشی و هاوسەنجی و تەوافق دروست کراوە بەڕاستی ئامەش لایەنە سیاسەکان هەمیشە جەختیان لەسەر ئەو سێ بنەمایە کردوتەوە کەواتە خۆتزیینەوە لەسەر ئەم سێ بنەما سەرەکی هاوسەنجی هاوبەشی هاوسەنجی بەڕاستی زیان لە بەرژەوەندی گەلی عێراق و گەلی کوردستان دەگەینێت کەواتە بەڕاستی ئێمە پێویستیمان بە شەراکەتێکی ڕاستەقینە هەیە لە وڵاتدا شەراکەتێکی ڕاستەقینە بۆ ئەوەی کەوا ڕاستە ئاڵنگاریەکان هەن هەرێمی کوردستان ئاڵنگاری ئابووری هەیە بەڵام لە هەمان کاتدا وەکو گوتمان ئەمانە چارەسار ناکرێن بە نانەوەی ناکۆچی پێویستە ناکۆچەکان بە گوێرەی دیبلۆماسیەت و بە گوێرەی
دایرەی چوارچێوە ڕاستەقینەکان چارەسەر بکرێت لە ڕێگەی گفتوگۆ لە نێوان حکوومەتی اتحادی و حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لە هەمان کاتدا بابەتی موچەش پێویستە لە هەمان کاتدا چارەسەر بکرێتە ئەم بڕیارانە بەڕاستی سوکایەتی نین بەڵکو ئەمانە بەڕاستی بۆ ئیدارەدارێکی ڕاستەقینەیە بۆ بابەتی ماڵ و دارایی کە بۆ ئەو کێشانەی کە ڕوبەڕووی گەلی کوردستان بۆتەوە بایبەت کە دۆسیەی موچاکەوە ژیان و قوتی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی پێوەبەندا چونکە وەکو گوتمان هەمووان هاوڵاتی عراقین پێویستە هەموو هاوڵاتیانی عراق مافەکانیان لە هەموو شوێنەکان وەربگرن. برێزە بوو نەها تێۆری گوتن تشتەکە پراتیکژی تشتێکی دنە نەها زێشتەرە بێژم پێک هاتێن کو لە هەرێما کوردستانی هەنە ڕاستیە هەرێما کوردستانی هەیە خریستیانیش عراقی زێدەباری وانە نەها لە هەرێما کوردستانی دژین تورکمنێک و لە هەرێما کوردستانی دژین ئەرمێنێک و لە هەرێما کوردستانی دژین مافی وان بووە کو وەکی کۆتە د پەرلەمەنتویا هەرێما کوردستانی دە تەمسیل ببن لە عراقی کۆتا هەیە ئەف حکوومەتە ئەف دادگەها فێدرالی بۆ هەرێما کوردستانی کۆتەیان قەدەغە دەکە گەلو یاسایەک بۆ عراقی هەیە یاسایەک دن بۆ هەرێما کوردستانی هەیە و چ مافێ vê دادگەها فێدرالی هەیە vî mafê pêkhateyan têk bide ferm. جوگرافیای سیاسی بەڕاستی ڕۆڵەکە دەجێڕێت جوگرافیای سیاسی کە دەرفەت بە تەواوی لایەنەکان بدات و شەفافیت لە پرۆسەی دیموکراسیەت هەبێت و هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەمە کارێکی گرنگە لە بەردەم لایەنە سیاسە کوردیەکان کە سکاڵایان پێشکەش کردبوو لە هەمان کاتدا پرۆسەی ڕاستکردنەوەی ڕێڕەوەکان بەڕاستی ڕۆڵێکی گرنگە بەڕاستی ئەمە لە ڕێگەی هەڵوێستی جدیەوە دەبێت لە ڕێگەی گفتوگۆ و ناوەڕۆکێکی جدی دەبێت لە ڕێگەی هاوبەشە سیاسەکان لە ڕێگەی دادگای فیدرالیەوە لە ڕێگەی چوارچێوەی دیکەوە دەکرێت چارەسەر بکرێت لە ڕێگەی تۆمەتی بەخشینەوە ئەمانە ڕەنگە چارەسەر نەکرێت ئەمە وەکو بە شێوەیەکی دەرامەکتێکی نابێت پێویستە دیدگایکی هاوبەش و بنەمایەکی هاوبەش بۆ شەراکەتێکی ڕاستەقینە هەبێت ئەم شەراکەتە ڕاستەقینە بەڕاستی بە ئاراستەیەک هەنگاو بنێت بۆ ئەوەی کەوا بتوانێت لایەنەکان چارەسەر بکرێن جگە لەمانە بەڕاستی ڕەنگە تاکرەوی لە بڕیارەکاندا ئەوەی کە ڕوودەدا لە هەمان کاتدا لەو ناوکۆشە قوڵانەی کەوا هەن لە نێوان برایانی کورد بەڕاستی بۆ چوارچەوەی هەمانجی و لایەنە سیاسەکانی دیکەش بەڕاستی ناکرێت تەماشاکار بۆستێت بە تایبەت دادگای فیدرالی کە دادگایەکە بڕیار دەدات ڕاستە بەڕاستی هەندێکیان مۆچی سیاسیان پێوە هەیە بڕیارەکانی دادگای فیدرالی ڕەچاوی بەرژەوەنی باڵەکانی کردووە بەڵام دەیەوێت کەوە پارێزگاری لە هاوسەنجی و بنچینەی پرۆسەی دیموکراسیەت بکات و کۆڵەگا سەرچەکان بکات کەوا کە ئەمە ناکۆچی لەسەرنیە دەستوری ژەقی لەسەر کردوتەوە زۆر باشە بەڕێز عەبوودی باواز لە دادگای فێدرالی بێنین هەمومان دەزانین نادەستوریە با بێنە سەر هێزەکانی ئەمریکا بۆچی لە عێراق هاودەنگیەک سەبارەت بە هێزەکانی ئەمریکا نییە سوننەکان دەڵێن هێزەکانی ئەمریکا داگیرکار نین خۆ بەخشن و مانەوەیان زەروریە لە عێراق بەڵام شیعەوە ناڵێ بۆ بەڕاستی ئەمە بابەت جگە لە بابەتی دەستوری دادگای فیدرالی بەرژەوەندیەکان کاتێکەوە بەرژەوەندیەکان وەلا دەندرێت دەڵێت نادەستوریە بەڵام ئەوەی کەوە کاتێکە ڕەچاوی بەرژەوەندیەکان دەکرێتکەوە دەڵێت کەوە دادگاکان نەدەستوریە کاتێکەوە بڕیارەکان بە شێوازێکی دیکە بن بۆ چوونێکی دیکە هەیە بەڵام کاتێکە بڕیارەکە بە گوێرەی بەرژەوەندیەکان دەبێت ئەو کاتە دادگاکە دەستوری دەبێت لە هەمان کاتدا پرسی مانەوەی هێزەکانی ئەمریکاش هەمان شتە دوایکەوە ئەرکەکەی کۆتایی هاتووە لە ڕوبەڕووبوونەوەی داعش ئەمڕۆ بەڕاستی مانەوەیان کاریگەری لە پرۆسەی سەروەری دەبێت لە عێراقدا کاریگەری لەسەر هاوڵاتیان دەبێت لە هەر شوێنێکی عێراقدا بێن بەڵام بابەتی بەریەکەوتنی بەرژەوەندیەکان و مانەوەی هێزەکانی ئەمریکا لە هەمان کاتدا ڕۆڵی دەبینەوێت لە مانەوەیان یاخۆت لە کشانەوەیاندا کەواتە پێویست
پێویستە دیدگاکە ڕاست بکرێتەوە کەواتە بەرژەوەندی باڵا دەبێت یەک بخرێت دابش نەکرێت سەروەری یەک شتە لە پرسیمانەوەی هێزەکانی ئەمریکادا لە باکرۆ بۆ باشوور لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژئاوا لە هەمان کاتدا بڕیاری سیادیەکە کە بڕیاری دادگای بڕیاری حکوومەتی فیدرالیە لە پرسی مانەوەی هێزەکانی ئەمریکا نەک بە ژوێرەی ناکۆچەی سیاسەکان بێت بەڵێ برێز عەبود عێراق وڵاتێکی سەروەرە کو ئەمریکا دەربکەوە دێ سەروەرتر ببە بەدڵنیاییەوە ئەو پێشێلکارەی ڕوویانداوە بەڕاستی لە تیرۆرکردنی سەرکردەی گرنگ لە حەشدی شەعبی تیرۆرکران کە دامەزراوەیەکی ئەمنیە بە جۆرەی یاسا و دەستور کار دەکە لەژێر فەرمانی گشتی هێزە چەکدارەکانی عێراقدایە ئەمە پێشێلکاریان کردووە هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی پێشێلکاریان کردووە لە هەمان کاتدا جگە لە هێزەکانی هاوپەیمانی هێزەکانی ئەمریکاش لە هەمان کاتدا وەک گوتمان پێشێلکاری لەوان عێراق و ئەمریکا دەهەیە شتێکی ڕوون و ئاشکرایە کە بەڕاستی پتەوکردنی سەروەری لەرگەی بڕیارێکی هاوبەشەوە دەبێت نەک لەرگەی بڕیارێکی دیکەوە بێت بەڵێ بەڵێ ئەو ێریشێ موشکی گۆل هەمبەری حەرێما کوردستانی لە هەمبەرێ درۆنێن گۆل هەمبەری حەرێما کوردستانی هاتی ئاوێتن کەسین سڤیل هاتی کوشتن مناڵ هاتی کوشتنی 11 مەهی ئەو نە پشەلکردنە سەروەریە عێراقی بوو برێز عەبود بەڵێ وەڵامی عێراقیش ڕوون و ئاشکرا بوو کە گوتی ئەمە پێشێلکاری سەروەری خاچی عێراقە گوتارێکی دیبلۆماسی باڵا هەبوو لە ڕێگەی وەزارەتی دەرەوەی عێراقەوە لە ڕێگەی بەڕێز سەرۆک وەزیران فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانەوە لە هەمان کاتدا لە ڕێگەی بەڕێز وەزیری دەرەوەی عێراق فواد حوسێنەوە گوتارەکە زۆر ڕوون و ئاشکرا بوو کە ناکرێت سەروەری خاچی عێراق پێشێل بکرێت خاچی هەرێمی کوردستان پێشێل بکرێت ناکرێت هەرەشە لە سەقامگیری هەرێمی کوردستان بکرێت کەوا وەکو گوتمان هەرەشە لە هاوڵاتیان بکرێت لە هەمان کاتدا وەکو گوتمان سەروەری عێراق یەکان گیرە کەواتە ئەوەی کە ڕوو دەدات ئەمە شتێکی ناخۆیە نابێت ڕنگدانەوەی لەسەر سەروەری وڵاتە بێت ئەو ناکۆچیانە بەڕاستی کرۆکی نین پێویستی بە هەندێک وردەکاری دیکەی هەیە ناکرێت ڕنگدانەوەی لەسەر بڕیاری سەروەری وڵاتدا هەبێت چونکە هەمومان پێویستە بەڕاستی پارێزگاری لە ئاسایشی عێراق بکەین لە هەر دەستوەردانێکی دەرەکی لە هەر دژمنکارێکی دەرەوە ئەمە بەرپرسیارەتی هەمووانە بەرپرسیارەتی لایەنە دەسەڵاتدارەکانە ناکرێت کەوا عێراقیەکان بەخواستی خۆیان بێت وەکو گوتمان لەنێو دوو کەوانەدا بۆ کەسایەتی دیاریکراو بێت کە ناکرێت بۆ پێیکەوە چونکە ئەمە وەکو گوتمان بەرژەوەنی گشت و پێویستە پێداچنەوە بکرێت زۆر باشە زۆر بەڕێز ڕەحیم عەبودی سەرکردە لە ڕەوتی حکمە ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوە شەوتان باش